زۆر سپاسی کۆنگرەی نەتەوەیی دەکەین وەفدی باڵایان کە ئەوڕۆیەمان بەسەر کردەوە و هەموو جار پرس و ڕاو ڕاوێژیان هەیە و جەولەیەکی باشیان کرد لە کوردستان بۆ هەرنێ پرسی زۆر گرنگ هەندێک مەترسی گەورە کە هەندێک وڵاتی ئیقلیمی بە ئاشکرا چاویان بڕیتە داهاتی کوردستان، چاویان بڕیتە چارەنووسی هەرێمی کوردستان، یان ڕاستەوخۆ ئەی پێی دەگوترێ ئیحتیوا یان ڕاستەوخۆتر هەستن بە داژیکاری و لە ناوبردنی. بۆیە ئێمە دەبی هەموو لایەک بە جوانی بە وردی تێبکەین کە ئەو جم و جۆڵانەی ئەو وڵاتانەی ئیقلیمی بە تایبەتی تورکیا دژی یەک حیزب نییە، دژی هەموو کوردستانە. بەڵام ئەوەی ئێمە گفتوگۆمان کرد لەگەڵ خوشکان و برایانی کۆنگرەی نەتەوەیی ئەوە بوو کە کۆنگرەی نەتەوەیی دەتوانی فەراغێکی زۆر گەورە هەیە لە کوردستان پڕی بکاتەوە. ئەیش ئەزمموی جامیعەکانی لاتینی، جامیعی بەریتانی، جامیعی جەرمەنی تا ئاخیرەکەی جامیعی عەرەبیە کە بریتە لە دەورێکی گشتی بینین. ئێمە لە کوردستانیش بە هەمان شێوە هەر پارچەیەک کوردستان خصوصیەتی خۆی هەیە، بەڵام لە کۆی گشتی پانتایەکی هاوبەشێ لە نێوانە هەموو پارچەکانی کوردستان کە ئیشمان پێکی دەبێت. کۆنگرەی نەتەوەیی دەتوانی ئەو فەراغە گەورە پڕ بکاتەوە بەهۆی ئەوەی ئەوها بەدڵسۆزی بە بێلایەنی ولا زۆر گرنگە بە بێلایەنی کە بە یەک مەسافە لەگە هەموو لایەنەکان دووربی جیاوازی نەکە، دەستیان خۆش بیکە چۆن حەول و تەقەلایەندا بچنە لای لایەنەکان، ئەوە حەول و تەقەلایەندا بچنە لای پارتی دیموکراتی کوردستانیش بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. ئێمە قسەشمان لەسەوەی کرد کە ڕاستە هەندێک ئامانجی هاوبەشی گشتیە، بەڵام پێویستە هەر لایەنێک ئێستامە حرەکەی کوردی لە خوار و کاتی خۆشی لە کوردستانی ئێران بووە، لە کوردستانی تورکیا بووە، لە پاشەکانی تر بووە. ئێمە ناکرێ ڕێ لێکتر بووین، بەڵام دەست پێ دان بۆی دابنین کە لەیمێ کوردستان دام و دەستگا و حکوومەتێک هەیە، یعنی هەر جۆڵێکی عسکەری پێویستە پرسوڕایەکی پێ بکرێت و حکوومەتی هەرێمیش دەبی ئاگاداری شتێکبی. ناکرێ ئەو تەنها داوا لە پەکە بکارێ بڕۆ لە هەرێمی کوردستان کە ئەو خاچ خۆیتی، بەڵام داوا لە تورکیان ناکە و پارێزکاری لێ بکە و بچی سەنگەری لە بۆ بنێ و پێشڕێ ئەوە نابی بە هیچ جۆرێک. ئەم دووبارەی دەکەمەوە کە لە بەیانێکیش ئینشاڵڵا پێکەوە بە هاوبەش دەری دەکەین داوا لە هەر چار پارچەی یعنی حیزبەکانی چار پارچەی کوردستان مراعات یەکتر بکەن، لە پەنجەرە لە بۆ یەکتر نێنژە لە دەرگا بێنە ژۆری لە بۆ یەکتر پەیوەندەکانیان باشبی. مەترسیەکان لە هەرێمی کوردستان زۆر گەورەیە، بلاسخارد بە هەوەنتە ناری هەرێمی کوردستان لە مەترسیدایە، ئەمەش پێشتر لە توێژینەوە باسمان کردیە. بۆیە کات و ساتی ئەوەیە کە کۆنگرەی نەتەوەیی ئەو باوشە فراوانی هەبیجی هەموو لایەنەکانی بتووە دووبارەی دەکەمەوە بە بێلایەنی. ئەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو سەردانی کۆمەڵگەیانی سیاسی کارکردن بێگومان ئەو ڕۆژ لەگەڵ دەستگای ستاندارد کۆبوونەوەی ئەمڕۆ جیاوازیەکی هەبوو لەگەڵ دەستگای ستاندارد. جیاوازی ئەو لایەنە سیاسیانە چی بوو لەگەڵ دەستگای ستاندارد؟ دەستگای ستاندارد چۆن پشتیوانی خۆی بە ئێوە دووپات کردەوە؟ بەڵێ دیارە بە خۆشحاڵیەوە لە چوارچێوەی ئەو ڕێزە سەردانانە کە شاندیکەنەکە لە باشووری کوردستان ئەنجامی دەدا، هەم لەلایەن لەگەڵ حزب و لایەنە سیاسیەکان، لەلایەن ڕێکخراوەکان، لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە سەردانی دەستگای ستانداردمان کرد. ئێمە لەو باوەڕین کە ڕوڵێکی گەورە دەبێ لە بۆ ئەو ئامانجە ئێمە کە ئەمڕۆ هەمانە لە باشووری کوردستان دیارە ئامانجە سەرەکیەکەمان ئەوەیە کە ڕوونکردنەوە یان دانیانی زانیاری بۆ خەڵک یانیش خستنە ڕووی ڕاستیەکان کە ئەمڕۆ لە ئارادایە لە بەرامبەر ئەو هێرشانەی دەوڵەتی تورکیا هەیە و ئەو مەترسیانە کە لەسەر گەلەکەمان هەیە و تایبەت لەسەر باشووری کوردستان. ئێمە لەو باوەڕین کە دەستگای ستاندارد و ئەو مامۆستایانە کە ئەمڕۆ لێرە بینیمان دیارە ژمارەیەکی زۆر لە لێکۆلەران لە پسپۆرانی تایبەتمان بینی ڕۆڵ و
کارێکی باشیش دەکەن هەم بۆ کۆمەلگا بەگشتی بۆ گەلەکەمان بەگشتی و تایبەت بۆ ڕەوشی باشووری کوردستان و ئەو مەترسیانە کە ئەمڕۆ هەیە و بەرگری لە خاک و بەرگری لە نیشتیمان و بەرەنگاربوونەوەی داگیرکاری ئەرکی سەرشانی هەموو کەسەکە یعنی دەبێ ئێمە نەتەنیا بۆ لایەنە سیاسیەکان بهێڵین هەموو تاکەکانی کۆمەلگا هەموو دەستگاکان هەموو ڕێکخراوەکان ئەرک و سەرشانی هەمومانە بەڵام چۆن بتوانین پێکەوە ئەو کارە ئەنجام بدەین ئەوە زۆر گرنگە بە هەماهەنگی بەکارێکی هەوبەش لەسەر خاڵێکی دیاریکراو ئەوش بەرژەوەندی باڵای گەلەکەمانە زۆر باشە کەواتەی جیاوازیەک هەبوو لە کۆبوونەوەکەتان لەگەڵ دەستگای ستاندار لەگەڵ هێزولیانە سیاسەکانی دەستگای ستاندارد دەستگایەکی ڕۆشنبیری دەستگایەکی لێکۆلین دەستگایەکی زانستیە تەبیعی لە ڕوانگەی ئەوانەوە ڕوانگەکی جودایە ئەوان تەماشایەکی گشتگیری بۆ ڕەوشەکە ئەکەن بەڵام کە ئەتوجەتی لەگەڵ حزبێکی سیاسیەکەی ئەوان لە ڕوانگەی سیاسیەوە لە بابەتەکە دەنێرن و ئەویش ئەو فەرق و جداییەکەیە ئەمیش هەر لە چوارچوەی ئەو سەردانەمان کرد لەو ڕۆژانەی ڕابردوو یعنی هەڵوێست هەیە ناڕەزایەتی هەیە هەر کەس ئاگادارە لەو مەترسیانەکە هەیە لەسەر خاکی کوردستان و لەسەر بەرژەوەندی باڵای گەلەکەمان بەڵام پێویستیمان بە یەکخستنی ئەو دەنگانەیە پێویستیمان بە بەرزکردنی ئەو دەنگانەیە پێویستیمان بە یەکخستنی ئەو دەنگان کە بتوانین ببینە هێزێک لە بەرامبەر ئەو مەترسیانە کە هەن